کۆمەڵی ئیسلامی کوردستان دوجار بڕیاریدا بکشێتەوە لە حکومەتی هەرێمی کوردستان. ئەوەش پاش ئەوە هات حکومەت نەیتوانی لە ئاسخواس و داوای هاوڵاتیان دابێت لانی کەمی ژیانێکی سەرەتایی بۆ هاوڵاتیانی کورد دەستەبەر کات. بە گوێرەی زانیاریەکان کۆمەڵی ئیسلامی پێشوەختە بڕیاری سەرکردایەتی هەبوو هەر کاتێک ئەم حکومەتە نەیتوانی لە ئاستی خواستی هاوڵاتیانی هەرێم بێت ئەوە دەست بەجێ و بەبێ دوودڵی دەبێت بکشێتەوە. ئەوەی پرسیارە لای هاوڵاتیان بۆ کۆمەڵی ئیسلامی بەشداری لە حکومەت کرد و بۆچی کشایەوە؟ بە پێی وتەی بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی بەشداریکردن لە کابینە هێشتەمی حکومەتی هەرێم یەکێک بوو لە بانگەشەکانی هەڵبژاردنی ساڵی 2013 لەسەرەوە بنەمایە و بە هیوایەوەی کۆمەڵ لە حکومەتێکی چاکساز و کارسازدا بتوانێت خزمەتی هاوڵاتیانی خۆی بکات. هەر بۆیە کۆمەڵی ئیسلامی بەو هیوایەوە چووە ناو حکومەتەوە وەک پێویستی قۆناغەکە، بەڵام حکومەت نە چاکساز بوو نە کارساز، بەهۆی بڕیاری تاگڕەوانە و سەرپێیانەوە خۆی و هاوڵاتیانی تووشی کێشە و قەیرانی تاقەت پڕوکێن کرد. سەرباری ئەوەش نوێنەرەکانی کۆمەڵ لە ناو حکومەتدا پێچەوانی ڕەوتی خراپی حکومڕانی بەو پەڕی دەستپاچی و ئەمانەتەوە توانیان بەسەرکەوتووی کارەکانیان بەڕێوەبەرن کە ڕەوتی کارکردنیان پێچەوانی ڕەوتی خراپی حکومەت بوو. هەر بە پێی وتەی بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی سەرباری ئەو هەموو تێبینی و گلەیانەی کە ڕوبەڕووی حکومەت کرانەوە، کۆمەڵی ئیسلامی تا دواسات هەوڵیدا حکومەت بە پرۆسەیەکی دروستی چاکسازی دابەرێت کەویش گەڕانەوە بوو بۆ بنیادنانی یابوورێکی بێز لە ڕێگەی بێزکردنی کەرتی کوشتوکاڵ و کەرتە نانەوتیەکانەوە. بەڵام دیار بوو ئەو ئیرادەیە لە لای بەرپرسانی دەسەڵات نەبوو. بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی جەخل لەسەرەوە دەکەنەوە کشانەوە لەم دۆخەدا پێویستیەکی قۆناغەکەیە، چونکە ئێستا هیچ جیوایەک نەماوە بۆ ئەوەی ئەم حکومەتە بتوانێت ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان دابین بکات. لەلایەکی دیکەش ئەوە داواکاری خەڵک بوو کە چەندین جار ئەوەیان بۆ کۆمەڵ وتووە ئەگەر گوێتان بۆ ناگرن بکشێنەوە باشترە. هەر بە گوێرەی زانیاریەکان کۆمەڵی ئیسلامی کوردستان بڕیاری داوە لەو ماوەی لە تەمەنی یاسای حکومەت مابێتی کۆمەڵ ئۆپۆزیسیۆنێکی کارا دەبێ و لە دەرەوەی حکومەت دڵسۆزی خۆی بۆ هەرێم و هاوڵاتیان و دامەزراوە شەرعیەکان پیشان دەدات. هاوکات چاودێرێکی دڵسۆز دەبێت بۆ دەستەبەرکردنی مافی سروشتی هاوڵاتیان کەلانی کەمی مافیانە ژیانێکی شایستە بە مرۆڤ لەسەر خاک و وڵاتی خۆیان بۆ دەستەبەر بکرێت.